مامۆستا بایز مستەفا خۆشناو ئەم بەیانیە لەگەڵمانە سەبارەت بە ئەو قوتابخانەی کە لە وڵاتی بەریتانیا دانمەزراندووە قسەمان بۆ دەکات بەسێومان بۆ بکات تا چەندێک خەڵکی کوردستان کە دەچنە دەرەوە ئەو هەستیان لەلا دروستە بێت دوای ساڵانێک کە بە زمانی کوردی منداڵەکانیان بخوێنن منداڵیان لە کولتوری کوردەواری دا نەماڵڕێت یاخود با بڵین دیوارێک نەکەوێتە نێوان منداڵانی کورد و هەروەها کوردستان ئەگەر لە هەر شوێنێکی دیکەن جا مامۆستا بایز مستەفا ئەم بەیانیە میوانی ئەمێ بەخێر هاتی سپاس دەکەم سپاسی جنابتان و سپاسی ستافی بەرنامە و سپاسی کەناڵەکەتان دەکەم زۆر من سپاس مامۆستا بایز پێش هەموو شتێک کە کوردێک دەچێتە تاراوگە زۆر لە زۆر شتدا ئەبڕێت یەکێک لە هەرە سەرەکی ترەکان ئەوەیە کە لە زمانی دایکی خۆی دا ئەبڕێت ئەمە چه هەستێک بۆ کوردێک دروست دەکات و ئاماژە دامەزراندی ئەم قوتابخانە چی بووە؟ بەڵێ خۆی کە دەڕۆی بۆ هەندەران هەریەکێک دوای ماوەیەک هەست بەوە دەکەی کە تو سوێ ناو کەلتورێکی گەورەتر یعنی سوێ ناو کەلتورێک بەلای کەمەوە دەتوانی بڵێ زۆر جیاوازە لەگەڵەوەی ئێمە طبعا کاریگەری بەسەرتدا دەبێ کاریگەری بەسەر ئێمەدا دەبێ کوونەوەی یەکەم کە دەچێتان دەران بەڵام بێگومان کاریگەری بەسەر ئەو نەوەی کە لەوێ لەدایک دەبێ زۆر زۆر زیاترە بە حکمیەوەی دەچێتە قوتابخانەکانیان دەچێتە دەرەوە هاوڕێکانی جیرانەکانی بە زۆری ئەو کەلتورەیە کە وەکو کەلتوری ئێمەنی زمانیان وەکو زمانی ئێمەنی ئەو وای لێ دەکاوردەوردا هەم لەسەر کەلتوری خۆی پەروەردە نەبێ هەم زمانەکەی لەبیر بچێتەوە جا بۆیە من بە شتێکی زۆر زەرورەتم دەزانی یعنی کردنەوەی قوتابخانەیەکی لەو بابەتە کە بەلای کەمەوە ئەو نەوەی کە لەوێ لەدایک بووە یا با بڵێین دابڕاوە بە تەواوی لە کەلتوری کوردستان پێویستیمان بە شتێکی وا هەیە ئاگداریان بکەینەوە ئەوانیشنەوەیەکن لەوانەیە فێک ڕوویا کە ئەم بیرۆکەیەت بۆ دروست بوو یاخود ئەوەی کە ڕۆژانە دەتبینی لەگەڵ ئەو کوردانەی کە لەوێ ئەژین نەخێر ئەو بیرۆکەیە هەر لە لای من هەبوو ینی حەزم دەکرد کە شتێکی وا هەبێ بەڵام بە خۆ دەزانی لەوێ هەر یەکە ئیش دەکا و مەشغولی ئیش و کاری خۆیەتی بۆیە دەبێ فندێکت هەبێ یاخود پشتگیریەکت هەبێ هاوکاریەکت هەبێ ئەوە یا کەمتریش دایکان و باوکان بەهۆی کارکردنەوە ئەپەرژێنە سەر ئەوەی کە منداڵ فێری زمانی کوردی بکەن هەر منداڵەکە لەو ژینگەیە ئەوێ پەروەردە ئەبێت و ڕێک ئەبێ بە کوردێک کە هیچ کوردی نازانێەوە هیچ کولتوری کوردی شارەزانیە و هەستیشی بۆ کوردستان نابێت بزەبت ئەوەیە لەبەرەوەی منداڵ دەچێتە قوتابخانە با بڵێن منداڵەکانی خۆمەوە دەزانم لە سعات کاتژمێر هەشتی بەیانیەوە تاکو سێونی وانەی دوای نیوەڕۆ لە قوتابخانن خۆ هەمووی لەگەڵ منداڵە بیانیەکانن یعنی حتمما زمانی ئەوان فێر دەبن و کەلتوری ئەوان زیاتر زاڵە بەچووکە وەکو تاکە لە ناو کۆمەڵێکدا جا بۆیە حتمما ئەگەر ئاگداری نەبی کەسێکی وای لێ پەروەردە نابێ وەکو ئەوی ئێمە دەمانەوێ نا کەسێکی وای لێ پەروەردە بێ وەکو ئەوان دەیانەوێ بەڵام ئێمە دەوانێت زمانی کەلتوری خۆشی لەبیر نەچێتەوە بەڵێ باش مامۆستا ئەوەی کە گرنگە ڕەنگە هەر لە ئەو شارێکە ئێوەی لێن و ئەو قوتابخانەیە کە بڵێن لە نوتینگهامە ئەو دەرفەتی ڕەخساند بێت ئەی مناڵانی دیکە لە شوێنەکانی دیکە چۆن ئەتوانن سوودمەند بن ئای بیرۆکەوەتان هەیە لە قوتابخانە لە شوێنی دیکەش ئەمە هەستەکەن ئەمە سەرکەوتوو بووە پرۆسەی کە کردتان لە شوێنی ترش پیادەیکەن بەڵێ هەست بە سەرکەوتنەکەی دەکەین ینی لە شارەکانی تریش کۆمەڵێک خوێندنگا و قوتابخانە ئەوانە هەیە بەڵام هەر یەکە و هەدەفێکی هەیە لەکردنەوەی قوتابخانەکە و هەر یەکە و لەلایەکەوە هاوکاری دەکرێت یاخود فون دەکرێت ئێمە چانسێکمان بۆ هەڵکەوت ینی فرسەتێکمان بۆ ڕەخسا لە ساڵی 2012 دەکاتە ساڵ پێشێستا ئەو قوتابخانەمان کردەوە ئەو کاتە کۆمەڵی منداڵ پارێزی کوردستان لە لەندەن هاوکاری دەکردین بۆ با بڵین کری شوێنی قوتابخانەکە کە بە کرێمانگەوانە بەڵێ یارمەتێکی وەکو ڕەمزی مامۆستایەکانیشی دەدا بەڵام ئێمە بەردەوام بووین تا ساڵی 2010وانە ئەو وەکو گوتم هەدەفەکەی ئامانجەکەی چییە؟ ئامانجی ئێمە لەوانەیە بگۆڕێ لەگەر ئامانجی مەسا لەو شارەی ئێمە مەکتەبی تریشی لێیە بەڵێ کوردی
بەڵام مزگەوت سەرپەرشتی دەکا و جەماعەتی مزگەوت سەرپەرشتی دەکەن و مەکتەبی کوردی تریشی لێکرایتەوە ئەوانش گروپێکی تر سەرپەرشتی دەکەن بەڵام ئێمە ئامانجەکەمان چییە ئەوە پرسیارەکەیە ئامانجەکەی ئێمە ئەوەیە فێربوونی زمانی کوردی بەبیرهێنانەوە و چەسپاننی کەلتوری کوردی لە مێشتی ئەو منداڵە کوردانەی لەوێ و توانین و قسەکردن نووسین و خوێندنەوە بە زمانی کوردی کەەوەش هەستم پێکردووە بخۆم لە نەتیجێ ئەو ئەکسپیریەنسەی با بڵێن و خێبڕی کە 12 ساڵ 10 ساڵ هەمە هەستم پێکردووە دە ساڵەکە ئەم قوتابخانەیە بەڵێ 10 ساڵە فترەیەک داخرا بوو بەڵام بەگشتی لە 2012 دەستمان پێ هەر کە داتان مەزران چەند قوتابیتان هەبوو ئێستا چەند قوتابیتان هەیە کە دامە مەزراند ئەو کات لە بینی 30 بۆ 40 قوتابی ئێستا لە بینی هەتا 20 قوتابیمان هەیە ئەوش بە پێی شوێنەکە ئەگەر بێت و مەسەلەن با بڵێن بە نمونە قوتابی تروەر بگرین قوتابی هەیە بەڵام تەمەنەکان چۆن تەمەنەکان تێکەڵا هەتاکو هەشدا لە 6 ساڵیەوە تاکو هەشدە ساڵی و 7 ساڵیوانە وەری دەگرین بەڵام دەیانکەین بە گروپ بێگومان بۆ خۆمەتەنیانیم لەوێ دەرزەڵێمەوە کۆمەڵە مامۆستایە چەند مامۆستا لەوێ دەرزەڵێنەوە ئێستا 5 مامۆستا لەوێ بووین ئەو وانانەی کە دەخوێنرێن چین وانەکان زیاتر هەر منهەجی با بڵێن پرۆگرامی ئەو کتابەی کە لە کوردستان دەخوێندرا با بڵێنەوەی باڵدار و ئەوانە هەر ئەویان ئەوە ئیسیفادەمان لێ کردووە بۆ منداڵانی ئەوێ دواتر بەشێکی زۆر سادە لە مێژووی کورد وەکو ئەوەی کە بزانن چێن و شتێکیان لەبارەی جوگرافیای کوردستانەوە پێ دەڵێن شارەکان یاخود پارچەکانی کوردستان هەمویان بۆ شەرح دەکەین ئیتر دواتر دەمێنێتەوە سەر زمان ئەویش نووسین و خوێندنەوەوان باشە ئەوەی گرنگە ئەو منداڵانە کاتێکی زۆریان لە قوتابخانەکانی دیکەن کە بە پێی سیستەمی ئەو وڵاتە بەڕێوە ئەچێت کاتی خوێندن لە لای ئێوە چەند کاتژمێرە کاتی خوێندن لە لای ئێمە ئێستا و ساڵ کە کردمانەوە 2 کاتژمێر بوو هەفتانە 2 کاتژمێر پێشتر 3 کاتژمێرمانەوە واتە ڕۆژانە نیە لە هەفتەیەکە نانە لە هەفتەیەکە چکە ڕۆژانە بێت تەحملی ناکەن وەکو بەڕێز داماشت پێکرد ئەوان لە خوێندنگاکانی قوتابخانەکانی خۆیان 5 ڕۆژ دەوام دەکەن و ئەرچێکی زۆریان لەسەر شانە ئەوان کە فێر دەبن بەڵام ئەوەی ئێمە دەمێنێتەوە ئەو 2 سعات یا 2 کاتژمێر 3 کاتژمێرەی لە هەفتە کە ئەوە دەبین لەگەڵیان شتێکی واشیان دەبێت بۆ دروستکەین کە تۆزێک چێژ وەرگرن دەبێت چێژ وەرگرن ئێوە هەڵی ئەوادەن کە دایکان و باوکان لەگەڵتان بەشدارن بۆ نمونە هۆمۆرکێکیان پێبن کە لە ماڵەوە دایک و باوک لەگەڵیان بەشدار بێ و هەردوو لادانە بڕێنەوە بەڵێ ئەی چۆن هەروەکو قوتابخانەی ئاسایی کە ئەرچی ماڵەوەیان هەیە ئەرچی ماڵەوەیان دەدەینێ لەوێ هەوڵ دەدەین لەگەڵیان هۆکارەکانی فێربوونەوەوانە زۆر جار بەکاری دێن بە پێی دەستکەوتنمان تروانە هەمووی بەکاردێن مەکتەبێکی ئاساییە باش ئەو چالاکیە با بڵێن چالاکە نیشتیمانیانەی کە هەمانە ساڵانە ئەنجامەدرێت ئەوان چۆن ئەتوانن سوودمەند بنەوە لاگەر نەڵێم لە هەمووی لە زۆربەی چالاکە نیشتیمانیەکان بە بەشدار دەبین تایبەتی وەکو مەسەلەن نەورۆز ڕۆژی کتێب ڕۆژی ئاڵا ڕۆژی جلی کوردی ئەوانە هەمووی بەشدار دەبین و بۆی پێشیان بناسیێنین پێیان بناسیێنین کە ڕۆژێکەیە بە ناوی ڕۆژی ئاڵا ئەوەیە و ئیتر زۆر جاریب دەگرێتەوە هەم ئاڵاکەیان پێدەناسیێن ئەم تۆزێک بۆیان باز دەکەین اینجا دوایی مناسبەکەش خۆشە حەزێکی هەیە یان منداڵ بۆ تێکەڵ بوون و هەندێک چالاکی چوب چوچیان پێ دەکەینەوە ئەوەی کە گرنگە لە دیاسپۆرا ئەوەیە کە ئێوە هەمومانەوە زانین خەڵک ئەزانێت کە بە ئارامی ئەڵێن ئەژین و هەموو مافەکان دەستەبەرە بەڵام لەگەڵشە مادووبوونێکی زۆر هەیە تەنانەت هەناسە هەڵمژینێکە پارەی تێناچێت هەموو شتێک پارەی تێچێت ئەمەش کە ئێوە لە کاتی خۆتان ئەگرن بە شێوەیەکی خۆبەخش و بەبێ بەرامبەر ئەم کارە ئەکەن لە دیاسپۆرا چۆن ئەتوانی پێناسی بکەیت وەڵام پێناسی ئەوەیە کە حەزێکە و لەوانەیە دڵسۆزیەکیش بێ بۆ نیشتیمان و بۆ وڵاتی خۆت دواتر هەیە ینی مرۆڤەیە گیانی خۆبەخشی تێدا با بڵێن ئێستا و هەموو مامۆستا بە ڕێزانەی کەمە بەیەکەوە لەوێ ئیش دەکەین
ئەو گیانیان تێدا گیانی ئەوەی کە بەخۆ بەخش بێت لەگەڵمانیش بکەن بفعلی هەر ئەوەیە کە ئای پەیوەندیشتان پێوە ئەکرێ بڵێن ئەمانەوێت لەگەڵتان لەگەڵ تیمی ئێوەیە بین و مامۆستای دیکە بێت لەگەڵ بەڵێ بەڵام کۆمەڵێک مەرجمانداناوە مەرجەکان چین بەرجەکانەوەیە کە دەبێ مامۆستا بوو بێ خزمەتی هەبوو بێ لە کوردستان یعنی و بڕوانامەکەیمان بۆ بێنێ تر کە مامۆستا بوو لێرە دەرسی گوت بوو و خبڕی هەبوو با بڵین شارەزایی هەبوو اینجا لی تەمین دەبین با بڵین دڵنیا دەبین لەوەی کە منداڵ بدەینە دەستی و بۆی دەرسی پێ بڵێ باش ئەوە شاید حاڵێکی نزیکن لەوێ سەبارەت بە ئەو دۆخەی کە کوردانی تاراوگا هەیەە لە ڕووی زمان و پەروەردەی کوردی چۆن دەیان بینن بەپێی خێزانەکان دەگۆڕێت بەپێی خێزانەکان زۆر خێزان هەیە با بڵین لە سەرەتاوە هانی ئەوە دەدا کە منداڵەکەی فێری زمانەکەی تر بێ بێگانە بەڕێی منەوە هەریەکە و ڕێی خۆیتی بەڵام شتێکی هەڵەیە چکە منداڵەکەت بۆ خۆی هەر فێری ئەو زمانە دەبێت کە لەوێت و هەوڵ بدە زمانی دایک زمانی کوردیەکەی لەبیر نەچێتەوە بەڵام تر هەریەکە و بۆ خۆشی دوایی هەست پێ دەکە دوایی دەگەڕێتەوە جا مامۆستا بایز ئەوەی کە باسی لێوە دەکرێت لەلایەن دەروون ناسانە ئەوەیەکە دەڵێ مرۆڤ بە زمانی دایکی بیرەکاتەوە زمانی دایکیە کە بیرکردنەوەکان ئەجوڵێنێت تۆ بە زمانی دایکی بیرەکەیتەوە ئەگەر زمانی دایکی بەهێز نەبێت تۆ بیرکردنەوەیکی بەهێزت نابێت بە زمانێکی بیانی بیرکردنەوەکانت هەبێت بتەوێت داهاتوویەک بۆ خۆت دروست بکەیت ئایندەیەکت هەبێت دەبێت جەخت بکەیتەوە سەر ئەوەی کە تۆ بە زمانی دایک تا چەندە پەروەردەکراوی جا گرنگ ئەوەیە کە ئێستا لە کوردستانە بینین خەڵک پێی خۆشە کە مناڵەکەی بە زمانی بیانی قسە بکات جاتیکە بە زمانی کوردی قسە بکات ئەتوانین بڵێ زمانی کوردی بەدەست کوردی ئێستاوە گیری خواردووە نەک ئێمە گیرمان خوارد بە بزانین چۆن قسە بکەین بە پێچوانەوە زمانی کوردیەکە گیری خواردووە لەبەرێکە خەڵک هەوڵی ئەوە زمانی بیانی زیاتر فێر بێت ئێوە چۆن کار ئەکەن لەسەر ئەوەی کە لەوێ زمانی کوردی گیر نەخوا بەدەستانەوە ئەوەیە کە بە شێوە ڕاستەکە ئیش بکەی بۆ شێوازەی کە بە واتای و زمانەکە نەشێوێنی چکە کێشەی زمان شێوانیش هەتا لە لەوانەیە لە هەندێک جار لە تەلەڤیزیۆنەکان دەیبینی لە ڕۆژنامەکان دەیبینی بە حکمیەوەی بۆ خۆشم هەر شعر دەنووسم ئێتر هەست پێ دەکەم هەیە ئەتوانی بەڵێ مەبەستمە ئەتوانی زیاتر درک لە کەسێکی زیاتر لەوانەیە درێک بۆ شتە بکەم بەڵام هەر بۆ خۆی هەست پێ دەکەی کە هەندێک جار هەندێک شت دەبینی فعلەن شێوانی زمانی دایکە یاخود زمانی کوردیە جامە لەوێ کێشەیەوەمان هەیە کە زمانە بێگانەکەشیان بۆتە زمانی دایک یعنی دەبێت دووبارە وان لێ بکەیەوە کە زمانە کوردیەکەیان لەلا بێتەوە زمانی دایک بە فعلی ئەگەر بیزانێ ئەو لای دەبێتەوە بەڵام ئەگەر نەیزانێت چی لەگەڵ دەکەی و هیچی لەگەڵ ناکرێت بەڵێ ئەوەی کە گرنگە لەم پرۆسەی کە ئێوە ئەنجامتان داوە لە دامەزراندنیان قوتابخانەیە لایەنێکی دیکەشی تێدایجگەرەوەی کە فێربوونی زمانی کوردیە ئەویش لایەنە کۆمەڵایەتێکی کە منداڵانی کورد لەگەڵ کووردا هەڵس و کەوتیانە بێت لەگەڵ کۆمەڵگەی کوردیە لەگەڵ کولتورە کوردیەکانە لەگەڵ خانەوادە کوردیەکانە هەڵس و کەوتیان بێت ئەمە تا چەند قبول کراوە لەلایەن ئەو منداڵانەوە چەندە پێیان خۆشەکە لە نەتەوەی خۆیان کەسێک ئەبینن ئێوە ئاشتیانەکەن بۆ ئەوە لەوانەیە یەکێک لە هۆکارەکان بێ کە قوتابخانە کوردیەکان لە ئەوروپا سەرکەوتن بەدەستێنێ لەبەرەوەی لە ڕێگەی قوتابخانە کوردیەکانەوە پەیوەندێکی کۆمەڵایەتیش دروست دەبێ و چوونە دەری دروست دەبێ مناسەبەکان دروست دەبێ سەیران و گەشت و گوزار و با بڵێ مناسەبەی وەکو نەورۆز و مناسەبە نەتەوایەتیەکان پەیوەندیان بەیەکەوە دەبێت منداڵەکان لە یەکتر نزیک دەبنەوە وای لێ ئەوێش بۆ منداڵەکان دەبێتە کەناڵێک وەکو شوێنێکی گەشتیاریانەوە کە منداڵەکانی هاوڕەفیقی خۆی تێدا کۆ دەبێتەوە و یاری دەکەن و حتمما لە بینی دەرسەکانیش مەسافەیەکیان دەدەینێ بۆ خۆیان تێکەڵ بن و یاری بکەن و بکەن جا بۆیە تەواوکەری یەکترن زۆر جار ئەو قوتابخانانەوە دەکا خێزانەکان لە یەکتر نزیک بنەوە
بە نزیکبوونەوەی خێزانەکانیش وا دەکا قوتابخانەکە قەرەباڵغتر بێ وەکوڵی شتێکی بازنەیە دەسوڕێتەوە ڕاستەوانە لەگەی مامۆستا بایز سەرنجتان داوە کە منداڵ هەبوو بێت هات بێتە لاتان هیچ زمانی کوردی نەزانێت زۆر بە ئەستەم کوردی قسە بکە بەڵام ئێستا کوردەکەی زۆر باش بووە بە کوردێکی پاراو قساکات یاخود پاراویش نەبێت تا ڕادێک پێشکەوتنی بینی بەڵێ بێگومان زۆر هەستمان پێکردووە منداڵ هەبووە تەواو لە زمانی کوردی دابڕەوە بە حکمیەوەی فترەیەکی با بڵێم ماوەیەکی زۆر لە قوتابخانەیە هە لەگەڵ منداڵە بیانەکانی ترا ئیتر کە دێتەوە ماڵەوەش لەوانەیە زیاتر تەمەشای تەلەڤیزیۆن و بارودۆخی ئێستاش لەگەڵ منداڵ زۆر لەسەر ئایپاد و ئایفۆن وانە و یاری بەوە دەکەوای لێ دەکات دوورکەوێتەوە لە زمانەکە بەڵام بەدڵنیایی و هەسما بەوە کردیە قوتابخانەکە بوویتە سەبەبی ئەوەی کە پێشکەوتنێک لە زمانی ئەو منداڵە دروست بێ بەرامبەر بە ئەوەی کە نزیک بوونەوە لە زمانی دایکی خۆی یا فێربوونیان و سینەوانە بەڵێ هەسمان پێ کردووە مامۆستا بایز کەمە باسی جەوی خوێندنگاکەم بۆ بکە کە منداڵەکان دێنە ژرۆ بەچی دەست پێ ئەکەن ڕۆژەکان لەگەڵ ئێوە ئەو دوو کاتژمێرە لەگەڵتانن و ئایا مەرجە کە هەر هات نەژرۆ ئیتر ئەو زمانە بیانی کە خۆیان قسەی پێکەن تەواویتر لە هات نەژرۆ و تەواویتر ناتوان قسەی پێ بکەن و هەر ئەبێ بە ئاخافتنیان بە کوردی بێ بەڵێ وەکو مەرج نایکەینە مەرج بەسەریاندا چکە دەبێتە شتێکی وەکو سەربازی ئاسکەرتاریە دە شتە ناکەین بەڵام بۆ خۆمان مەبەستمان ئەوەیە کە هات نەژوورەوە تر بە زمانی تر قسە نەکەن یعنی ئەو مەبەستەمان لە مێشکدایە وەکو مامۆستا بەڵام وەکو دەربڕین دەری نابڕین بەرامبەریان وەکو شێوازێکی مەبەستەکەتان ئەوەیە بەڵام بە شێوازێکی بەبەستەکەمانەوەیە بزە بە دۆکو جەنابەت بەبەستەکەمانەوەیە بەڵام ئەوە نا بە شێوەیەکی ڕاستە و خۆ بە ناڕاستە و خۆ شتێ دەکەین ئێتر منداڵەکان کە دێنە ژوورەوە ئەوە دێن لەوێ دادنیشن هەریەکە لە شوێنی خۆی تۆزێک مەجاالیان دەین دەنگە دەنگ و قسەکردنێک لەگەڵ یەکتر بکەن و ئیتر دەست پێ دەکەین دواتر پاش 45 دقه با بڵێن فرسەتێکیان دەدەینێ کە چارێگەچیان دەدەینێ بۆ خۆیان یاری دەکەن و تێکەڵ دەبن و لەوانی هەندێک جار شت خواردن و ینی کێک و شتان و شەربەتوانی تێدەزەوی دوایی بەشی دووەم دەست پێ دەکەینەوە تو دوایش کە کۆتاییمان پێهێنا باوکو دایکەکان دێن و منداڵەکانیان دەبەنەوە باشار بەجار کۆبوونەوەش دەبێ مامۆستا بایز شتێکی دیکە هەیە ئەویش ئەو زاراوە کوردیانی کە ئێمە ئاخافتنی پێ ئەەکەین کورمانجیمان هەیە بە سۆرانی ئێوە کام زاراوەیە زیاتر قسەی پێکەن و ئەو منداڵانێکی بەشدارە بن بەشی زۆربیان خەڵکی باشوورن یاخود پارچەکانی دیکەی کوردستانیش هەموو ئەو منداڵانەی هەتا ئێستا لەگەڵ ئێمە بەشدار بووینە خەڵکی باشووری کوردستان و هەوڵمان داوە پێشتر دوو زاراوە سەرچێکە با بڵین لە کوردستان بە داوای لێبردن لە زاراوەکانی تریش وەکو هەورامی وانە کە دەڵێم سەرچێکە بە زۆری ئەوەی قسەی پێ دەکرێت سۆرانی و بەڵێ کرمانجیە ئێمە بە سۆرانیمان هەبووە بەڵام ئەو ساڵ هەوڵێکمان هەیە مامۆستا دەستمان کەوتووە قسەمان لەگەڵ هەندێک مامۆستای بەڕێز کردووە کە لەوانەیە ئەوان بێن بە شەبادینیەکەشی بڵێنەوە زاگەرەوە بێ ئەوە شتێکی زۆر قوتابیشتان زیاترەکان بەڵێ قوتابیشمان زیاتر ئێوە وەکو مامۆستایان چ هەوڵێکتان داوە لە بەریتانیا سیستەمی ئەوە هەبێت لە پەروەردەی ئەوەی کە داوا بکەن دەرسێک بە زمانی کوردی هەر لە خوێندنگاکانی بەریتانیا بۆ منداڵانی کورد هەبێت بۆ نمونە سەر لە سوید ئەو بابەتە هەیە هەتا لەوێ لە بابلێن لە بەریتانیا شەشتە هەیە بە نیسبە زمانەکانی تر ئێمە ئامانجمان ئەوەیە ئیش بۆ ئەوە دەکەین یعنی ڕۆژە لە ڕۆژان با بڵێن زمانی کوردیش بچێتە ناو منهەجی خوێندنی بەریتانی بەڵام تا سەڕادێک سەرکەوتو دەبینیان هەموو ئەو مەرجانە دێتە وجود کە وای لێ دەکا شتێکی وا دروست بێ لەوانەیە جارێ تۆزێک بیەوێ ینی ئیشی بووێ کارکردنی بووێ و هاوکاری بووێ لە بینی هەموو قوتابخانەکانی بەریتانیا و شتێکیش دروست بێ کە لەژێر ئەو چەترە کۆ ببیەوە ینی چەترێک دروست بێ بەڵام و چەترەگەر بێت و چەتری ڕێکخراوەی ئەوانە بێ زۆر حەزم لەوانەیە لەوە نییە زیاتر شتێکی ڕسمی با بڵێن فەرمی وەکو حکوومەتی هەرێم وەکو شتێک کارێکی وا بکە کۆبوونەوەی هەموو قوتابخانەکان ئەو کاتە هێزێک دەبێت توانایەک دەبێت وەی داواکاری شتەکان
بەهێزتر خۆی نیشامدا لە بەردەم سیستەمی ئەوێ ئەوە خەونێکە هیوادارم. وەزارەتی پەروەردەی حکوومەتی یاریمی کوردستان چۆن هاوکاریتانی کردووە لەو بوارەوە لە بواری قوتابخانەی خۆتانەڵم ئەوەی کە لە نوتینگهامە؟ ئێمە هیچ سەر بەخۆین، هیچ پەیوەندیەکمان نەبووە تاکو ئێستا نا بە وەزارەتی پەروەردەوە و داواکاریتان چیە گەروە بێ؟ داواکاریمانەوەی ئەگەر بتواندرێ هەندێک هاوکاریمان هەر نەبێت لە واتە هەماهەنگیە کە بێ بۆی کە سیستەمەکەتان بە تەواوی بۆ بنێرن بۆ نمونە ئێستا ئەو کتێبی کە جەنابەت باست کرد کتێبە کوردیە پێشترێ بەڵام ئێستا کتێبێکی دیکە هەیە ئەو هەماهەنگیە دروست بکەن بۆ پێی کە جەنابیشت لێرەیت و پێشەوەی کە بڕۆیتەوە هیچ هەوڵێکت لەوبارەوەدا؟ وڵاجا هەوڵ دەدەین هیوادارم شتێکی وا هەبێ کە یارمەتیەکە بێ هاوکاریەکە بێ کە دەستی هاوکاریمان بۆ درێژکەن بۆ یعنی بەلای کەمەوە پێدانی هەندێک لەو کتاب و منهەجەی ئێستاکە هەیە بابزانین ئەگەر ئەوش لێ بخوێندرێ لەوانێ شتێکی باشتر بێ چکە بە تا ئێستا لەسەر کۆنەکە دەڕۆین لەسەر ئەلفوبەی باڵدار تاکو ئێستا لەسەرەوە دەڕۆین. هەرچەند لێرەش زۆری خەڵک داوای ئەوە کات ئەدیبان و نووسەران داوایەکەن کە کتێبەکەی باڵدار بگەڕێتەوە بەڵام تر ئەم سیستەمە نوێیە کتێبێکی دیکەیدانەوە خواستەکەی ئەوان لە لای ئێوە جێبەجێکراوە کە ئێستا لەسەر کتێبەکەی باڵدار ئەلفوبەی باڵدارە خوێن. وەڵا قەنەعاتشم پێی هەیە ئەنی بەڕاستی مەنهەجێکی زۆر گونجاوە بۆ خوێندکارەکان و بۆ قوتابیەکان تر نازانم ئێمە ئیستیفادەیمان لێ کردووە لەوانەیە تۆزێک عاتفیش بێ بۆ خۆشمان هەرە کتابمان خوێندووە بۆ ئێوە بیرەوەریشی لەگەڵایە. باش ئەو قوتابیانی کە لە لای ئێوە دەخوێنن دەمەوێت بزانم کە تەمەنەکانیان باست کرد لە هەموو تەمەنەکاندا بەڵام ڕێژەی ژماری کام تەمەنە زیاترە؟ وەڵاهی کەمتر و زیاتر نییە بەڕێی من نازانم بەڵام تۆزێک تێکەڵە تروەل حاصل دەکەینە گروپ بەڵام بە زیاتر ڕێژەی تەمەنی بچووکەکان زیاترە چکە هەز دەکەم کە ئەو گروپانەی کە بچووکن گروپەکان گەورەترن گروپی گەورەکان کەمترە دیارە بۆ حکومە بچووکەکان زیاترن لە بینی 6 هەتاکو دە ساڵی زیاترن لەوانەیە کە لە تەمەنی با بڵێن سەروی 12 و 13وانە سەری 12 و 13کان هەر هەمان منهەج و سیستەمەکە لە هەرێمی کوردستان هەیە یاخود ئەی هەوڵی ئەوە ئەدەن کە ئەو کتێبانەی کە لە دەرەوەی بازنەی خوێندن و سیستەمی پەروەردە هەیە بۆیان دابین بکەن بۆی کە بیخوێنەوە دواتر لەسەری گفتوگۆ بکەن و ناقەشەیەکی لەسەر کتێبە کوردیەکان. بەڵێ کتێبخانەیەکتان هەبێت. بەڵێ هەوڵی ئەومان داوە و هەتا ساڵی ڕابردوو ڕۆژی کتێبیشمان پێناساندن ڕۆژی کتێب و کۆمەڵە کتێبێکی کوردیمان دانابوو. بەڵێ هیوادارم بۆ خۆمە وجارەوە کو جەنابەت وتت جارە لێرەمە هیوادارم کۆمەڵە کتابێکی واش پەیدا بکەم یان بۆیان بەدەست بێن و بیبەمەوە لەوێ هەندێک چیرۆکی منداڵانیان شتێکی لەو بابەتە جاگەر بزانم وەکو وتت وەزارەتی پەروەردەوانە شتێکی لەو بابەتیانە بێ حەز دەکەم هاوکاریەکمانە بێ لە بوارەیانی یارمەتی بگرێت. بڵێ باشە مامۆستا بایز تا چەند هەوڵتان داوە کە هەر لە هەمان قوتابخانە کۆمەڵە پشت بڕکێ و کۆمەڵێ چالاکی ڕێک بخەن بۆ ئەوەی کە گیانی نیشتیمان پەروەری گیانی ئەوەی کە دەستی نووسین لە ناویانە بەهێز بکرێت بۆی کە بتوانن بە کوردی بنووسن ئەوەی هەستی خۆیانە بهێنە سەر لاپەڕێک و نووسینی بۆ بکەن پێش بڕکێتان کێ بڕکێتان کرد بێت یاخود چالێکەیەکتان کرد بێت بۆ نووسینی هۆنراوە بێت بۆ نووسینی پەخشان بێت یا هەر بابەتێکی دیکەی کوردی بێت. بەڵێ چالاکی لەو بابەتەمان هەیە با بڵین لە نەورۆز یان لە هەر بابەتێکی نەتەوەی کە دێتە پێشەوە با بڵێن لەلایەک یادی ئەو بۆنە نەتەوەیە دەکەینەوە لایەکی تریش منداڵەکان بە ئاراستەیەکی تردا دەبین کە بۆ خۆیان داهێنانیان هەبێ لەو شتانەی دەکەین. بە نمونە لە ڕۆژی کتێب ئاگداری هەمویانمان کردەوە کە گوتمان شتێکمان بۆ بکەن وەکو بەرجی کتێب بەڵام بەرگە کتێبەکە ڕنگدانەوەی شتی کوردی پێوە دیار بێت. جا بۆیە یەک با بڵێن ئەو کات کە کۆمەڵە وێنەیەکمان گرتوونەوانە ئەوە بەرجی کتێبە دروستیان کردووە یانیەوە نییە بۆ خۆمان پێمان گوت بێ هەر یەکەی ڕسمێک بکانە ئەو بەرجی کتێبێکی کوردیە جا هەر یەکە بە پێی تێگەیشتنی خۆی بۆی چووە. ئەوەی کە سەرنجڕاکێش بوو بەلاتانەوە چی بوو چی ئاماژەی چیان کرد بوو؟ ئاماژەیان بۆ کرد بوو کە زۆربیان
لەبەرجی کتێبەکە کە دروستیان کرد بوو وان کرد بوو شتێکی بچێتەوە سەر ئاڵای کوردستان ئەویان زۆر زۆر شتێکی سەرنجڕاکێش و جوان بوو و دڵخۆشی کردی زۆر سپاس بۆ بایز مستەفا خۆشناو مامۆستا لە نوتینگهام لە بەریتانیا کە قوتابخانەیەکی کوردیتان لەسەر ئەرکی خۆتان دامەزراندەوە بە شێوەی مامۆستای خۆبەخش لەوێ وانی کوردی بە منداڵانی تاراوگاڵێنەوە سپاس دەکەم بەیانی لەگەڵ ئێمە بووی هیوای سەرکەوتنتان بۆ خوارد زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ نەبەتان زۆر سپاس